لە ڕۆژی جیهانی کرێکاراندا ژمارەی کرێکاری گرێبەستی سنووری شارەوانی چەمچەماڵ دژی دوورخستنەوەیان لە کارەکانیان و بەردەوامی پاشەکەوتی موچەکانیان گردبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا. ژمارەیەک لەو کرێکارانە داواکار بوون بگەڕێنەوە سەر کارەکانیان و ژمارەیەکی دیکەشیان داواکار بوون بکرێنە کرێکاری هەمیشەیی و کۆتایی بە سیستەمی بەناو پاشەکەوتی موچەکانیان بهێنن. لەوەتی 10 ساڵە ئێمە لە شارەوانین هیچ حسامان بۆ ناکرێت. ئێمە خۆ لە وڵاتی ترانین کاکە ئێمە خۆ لە وڵاتی ترانین ئەگەر جوولەکەین لە وڵاتی ترا بووین قەی نایەکرد نەکرانێتە ڕسمیش مشکلەی نەبوو. وڵی من ئەوە پێنج خێزانم ئەوە 10 ساڵە لە دایرم هەم دایرە شارەوانی غەدرمان لێکە هەم کۆمپانیا غەدرمان لێکە کەسێ نییە مافی ئێمە لە کۆمپانیا سەنێت و لە حکومە سەنێ داواکارم ئیشەڵا ئەو مافانەمان کە خوراوە بۆمان بگەڕێنەوە وەکو پاشەکەوت و وەکو مەعاش بڕین و وەکو ئەمانە بدرێتەوە پێمان وڵای غەدرمان لێ کرێت لە 2000 لە شارەوانی هەتای ساگەس هیچ حسابێکم بۆ ناکە سیارە لێکە لێدا هیچ حسابێکم بۆ ناکەن چەند کرێکار ئاوای لێ هاتووە لە 2000 لە شارەوانی موچەکەتان چەنە ئێستا؟ وڵای 350 کۆمپانیەکە گەرەکمە بکڕێن بەڕەسمی هاتوینە داوای مافەکانمانەکەین کۆمەڵە مافی حەقی خۆمان بەسەر حکوومەتەوەی تا ئێستا پێشێل کراوە ئێمە چەند ساڵێکە گرێبەستین داوای ئەومان کردو بمانکەنە هەمیشەیی نەکراوین ئێستا لە وەک نەکراوین دراینتە سەر کۆمپانیا ئەو حەقەی خزمەتکردنەمان باهروا بڵێم ناڕاستەخۆ فەوتاوە پاداشتمان هین پاشەکەوتمان بۆ کراوە هین وەکو هەمیشەکان پاشەکەوت گوتمان بە یاسا نابێ پاشەکەوت گرێبەست پاشەکەوت بیگرێتەوە. قایمقامی قەزای چەمچەماڵیش کە ئامادەی گردبوونەوەکە بوو ڕایگەیان گۆڕینی ڕاژەی کرێکاران لە گرێبەستەوە بۆ هەمیشەی لە دەسەڵاتی ئەواندا نییە بەڵام سەبارەت بە لابردنی پاشەکەوتی موچەکانیان لە ئایندەیەکی نزیکدا سەردانی وەزارەتی شارەوانی دەکەن و گفتوگۆی لەبارەوە دەکەن. بڕیار و بەڵێنی ئەوەی کە گرێبەستەکان ببنە هەمیشەی لە دەسەڵاتی مندانە بەڵام بەڵێنم پێیان داوە لە داواکاریەک پێشکەشکەن تا ئەو شوێنەی بڕکات من لەگەڵیان دەچم و پەیوەندیان بۆ دەکەم و لەگەڵیان لەسەر خەت دەبم چونکە بەڕاستی یەکێک لە کرێکارەکان گوتی لە ساڵی 2000 من گرێبەستم کە دەکات 18 ساڵ یا ئەوە تا دەبێت لە یاساکەدا لە یاسای گرێبەستەکەدا تەمینی حیاتیان مسۆگەر بکرێت وەکو فەرمانبەری هەمیشەی مامەڵان لەگەڵ بکرێت یا ئەوە تا دەبێت چارەسەرێک بۆ بدۆخە بە یاسا بدۆزرێت. ئەگەر قەیرانی دارایی ژیان و گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستانی قورس کردبێت ئەوە ژیان و گوزەرانی کرێکارانی گرێبەستی شارەوانی چەند هێندە سەخت و دژوار کردووە بەو پێی دوای چەندین ساڵ خزمەت و وازهێنانیان لە کارەکانیان هیچ موچەیەکی خانەنشینیان پێنادرێت و لە هەموو شایستە دارایەکانیان بێبەش دەکرێن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.